لیژنەی باڵای دیداری یەکێتی لە شاری سلێمانی دوای ئەوەی کە ژمارەیەکی زۆر کۆبوونەوەی چڕوپڕی لیژنە جیاجیەکانی سێکتەرە جیاجیەکان بەڕێوە چوو وەک زیادکردنێک یا پاڵپشتیکردنێک بۆ کاری لیژنەکان پێی باش بوو ژمارەی گۆرکشۆپ بۆ ئەو هەموو سەرچەم سێکتەرەکانی کە بەشدارن لە دیدارەکە ئەنجام بە ئەم وەرکشۆپانە زیاتر پشت بەو بەڕێزانە بەستراوە کە کاتیان نەوە یاخود بۆیان نەگونجاوە لە لیژنەکانی پێشووترە ئامادە بن لێرە بەسپاسەوە ئێمە خۆمان بانگێشتمان کردوون بۆ ئەوەی کە لێرە بتوانن ڕاو سەرنجی زۆرترین کەس زۆرترین کادر زۆرترین ئەو بەڕێزانەی کە لە سێکتەرە جیاجیەکانە ڕایان هەیە یاخود شارەزاییان هەیە کۆبکەینەوە ئەمڕۆ وەکو لیژنەی ڕاگەیاندن سێکتەری ڕاگەیاندن ئەمڕۆ وەرکشۆپی ڕاگەاندن بەڕێوەچێت ئێمە خۆمان هەوڵمان ناوە ژمارەیەکی زۆر لە مامۆسایانی زانکو و شارەزایانی بواری ڕاگەیاندن بانک بکەین خۆمان بانگێشتیان بکەین پەیپەرێکمان ئامادەیە لەسەر ئەو پەیپەرە ڕاوبۆچوونی ئەو بەڕێزانە وەرەگرین بە چەند گروپێکی جیا دواتر ئێمە ڕاوبۆچوونە جیاوازەکان یەکگەخینەوە و دواتر هەمان کۆکەین و پێشکەشی لیژنەی باڵایەکەین. خۆشبەختانە ئەو چوار گروپە ئەمڕۆ گەڵاڵی ئەو بابەتاناکی کە پێشتر ئامادەکاری کراوە قسەی لەسەر کراوە بە شێوەی چوار گروپی ژەکەین. گروپەکانیش بەڕاستی خەڵکانی مختص و خەڵکانی کادری پێشکەوتون و ئەمڕۆ تەکمیلەی ئەو بەرنامەیەکەین کە لەسەر پەروەردەی کادر کراوە. هەموو ئەوانەی کە لێرە ئامادەن لێپرسایی بەشەکارن لێپرسایی کۆمیتەکارن هەڤاڵانی مەکتەبەکانن تێگڕای هەڤاڵان لێرە ئامادەیان هەیە